لە هەفتەی سێمی خولی نایابی یانەکانی کوردستان و لە بەهێزترین یاری ئەم هەفتەیەدا یانی شێروانە لە نێو یاریگەی خۆی میوانداری لە یانەی هەندرێن کرد. هەندرێن کە لە ئێستادا لە پلەی یەکەمی ڕیزبەندی خولەکەدایە بۆ پارێزگاریکردن لە پلەکەی بە گڕوتینێکی زۆرەوە هاتە نێو یاریگا و نیوەی یەکەمی یاریەکە ئاستێکی بەرزی پێشکەش کرد و زۆرترین هێرشیان کردە سەر گۆڵی یانەی خانەخوێ. هەرچی شێروانەشە نیوەی یەکەم نەیانتوانی ئاستێکی باش پێشکەش بکەن و لاوەزی هێڵی ناوەند و پێشەوە کێشەی بۆ هێرشەکانی یانەکە دروست کردبوو کە زۆرترینی هێرشەکانیان دەپچڕا و نەیان دەتوانی تۆ بگەێنە ناوچەی سزای یانەی میوان. نیوەی یەکەم تۆڕی گۆڵی هەردوولا بەخاوێنی و بێ گۆڵ مایەوە. لە نیوەی دووەمدا هەندرێن دەست پێشخەری کرد و لە خولەکی 64 ماجد سەلامی لە ڕێگەی لێدانی سزاوە گۆڵی یەکەمی بۆ یانی میوان تۆمار کرد و بربەستی یەکسانبوونی شکاند. پاشان شێروانە هێرشەکانیان چڕ کردەوە و لە ڕێگەی لاوترین یاریزانی یانەکەوە موئەید سەفا لە خولەکی 77 گۆڵی یەکسانبوون تۆمار بکەنەوە و ئەنجامەکە بگەێنەوە خاڵی سەرەتا. سەرنجام یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوولا کۆتایی هات و هەندرێن تامی یەکەم یەکسانبوونی ئەمۆرزی کرد و بەیەک خاڵەوە گەڕایەوە هەولێر و شێروانەش دووەم یەکسانبوونی ئەمۆرزەی نووسیەوە. بەڕاستی ئەمڕۆ لە ناو یاریگای خۆمان توانیمان خاڵێک بەدەستبێنین لەگەڵ یانەی هەندرین هاگەمی یەکەم ئاسیا لەگە هەردوولا تقریبەن مام ناوەندون کەمترین هەجمەی تیا دروست بوو بەڵام لە گێمی دووەمە گەرموگورتر بوو گوایە ئەوان توانیان تقریبەن بە پەنەرتی گۆڵێک بکەن. ئێمە تقریبەن لە چارەکێکی توانیمان کۆنتترۆل یاریگە بکەین و تعادل بکەین و یەک دوو فرسەتر ماش بات ئەمان توانی گۆڵی بردنەوە بەڵام هەندرێن فەریقێکی بەخۆتە بەڕاستی ئەدایەکی باشیان کرد. هیوادارم ئێمە لە خەتی پێشەوە بەڕاستی کێشەمانەیە بتوانین چارەسەری بکەین. بەنسبەت یاریەکەەوە بەڕاستی لە هەردوو شەودا تقریبەن ئێمە بالا دەستتر بووین و کۆنتترۆلی تۆ زیاتر لە دەست ئێمە بوو وەتانی توانیشمان لە شەو ڕێنمانی بە یاریزانان بدەین توانمان گۆلی پێشکەوتن تۆمارکەین بەڵام لە کۆتاییەکان گۆلی بەرامبەرمان خوارد. ئیدی ناو یاریگا شێروانە خاڵێکیش بەڕاستی کەم نیە لەبەرەوەی فەریق شێروانە هەرچەند یعنی یازدە یاریزانی لایش بیتن ناو یاریگای خۆیان تیپێکی قورسن لە دەوری خاڵێک بە هەردوو لە کۆتایی یاریەکە بیشاڵە لە یاریەکانی داهاتوو بتوانین سەرکەوتن بەدەستبێنین هەر لە ڕێزبەندی پێشەوە بەردەوام بین. بەم ئەنجاماش یانی هەندرێن بە 7 خاڵ لە پلەی یەکەمدا مایەوە و شێروانەش بە 5 خاڵەوە خانەی دووەمی ڕیزبەندیەکەی بۆ پێشمەرگەی هەولێر چۆڵ کرد. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.